استش برزان باس لا بانلی یکم دکن اویش لدرباری پرورده و جینگا و هوشیاری و بردوامی پرورده و جینگا دو بنامه سرکین بود درست کردنی دهاتو یکی بردوام ام پانلا که استا برای وداچت گرینگی با هوشیاری جینگایی و رولی پرورده لپارسنه جینگا دخاترو يشكل التعليم والبيئة ركيزتين أساسيتين لبناء مستقبل مستدام وتسلط هذه الجلسة بعد قليل الضوء على أهمية الوعي البيئي ودور التربية في الحفاظ على البيئة. Our first panel for today is Education and Environment Awareness and Sustainability. استاش دولة مبارزانا كان دكتور عبد الرحمن صديق راويشكار لأنجماني وزيران هروها موسى أحمد سروكي دزجاي خير خوازي بارزاني لقال دكتور سراج محمد عبد الله ما مستيزانكو لقال آسوشكاك سروكي ركخراوي آفياري جينجاي لقال بريوبري أم بانيلا بري زرقز رشيد بريوبري قشتي ديوان لوزارتي بالوردة والآن نطلب من المتحدثين الدكتور عبد الرحمن صديق مستشار في مجلس وزراء حكومة إقليم كردستان، السيد محمد أحمد رئيس مؤسسة بارزاني الخيرية، الدكتور سراج محمد عبد الله أستاذ جامعي، آسو شكاك رئيس منظمة آفياري البيئية، وبالنسبة لإدارة الجلسة الأستاذ رجز رشيد المدير العام للديوان في وزارة التربية للتفضل على المنصة للحديث حول هذا البانل. We would like to welcome onto the stage our dear panelist, Dr. Abdulrahman Sadek, advisor of the Council of Ministers, Musa Ahmad, president of the Barzani Charity Foundation, Dr. Siraj Muhammad Abdullah, university professor, Aso Shikak, head of Aviyar Environmental Organization, panel moderator, Ragas Rashid, director general of the Diwan at the Ministry of Education.
دنك تاو كاكا كرايتو دنك بنای خوای گەورە و میرەبان ڕۆژتان باش خۆشحاڵم لە یەکەم پانێڵی کۆربەندی پەروەردەیی پێشکەشەکەم لەسەر پەیوەندی نێوان پەروەردە و ژینگە نامەوێت هیچ پێشەچێک بۆ بابەتە بڵێم تەنهاوە نەبێت کە هەر کەسێک لە ئێوێ بەڕێز کۆمنتێکی هەبێت دەتوانێت لە ئەو بارکۆدەی لە پشتەوەی بازەکانتان هەیە سکانی بکات و پرسیاری خۆی یان تێبینی خۆی بنێرێت ڕاستەوخۆ بۆ ئەم پانێڵە میوانداری بەڕێزان مامۆستا عەبدوڕەحمان دکتۆر عەبدوڕەحمان سەدیق دەرچووی کۆلێژی ئەندازیاری بەشی شارستانی زانکۆی مووسڵ لە ساڵی 1970 دامەزرێنەر و بەڕێوەبەری کۆمەڵەی کوردستانی سەوز لە هەولێر 1992 یەکەم وەزیری ژینگەی عراقی بووە لە ساڵانی 2003 تا 2004 سەرۆکی دەستەی ژینگەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ڕاوێژکاری بواری ژینگەیە لە سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران میوانی دووەمم بەڕێز موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی لە دایکبووی ساڵی 1974 لە گوندی کەلۆک لە ناوچەی بارزان سکرتێری قوتابیان بووە لە نێوان ساڵانی 1994 بۆ ساڵی 1998 دواتر بۆتە جێگری سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی تاوکو ساڵی 2007 ئێستاش سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانیە هەڵگری مەدالیای بارزانی نەمرە دکتۆر سەراز محەممەد عەبدوڵڵا گۆران مێژوو نووس لە مێژوو لەدایکبوونی بورن لە ساڵی 1976 لە پارێزگای دیوانی لەدایک بووە پلەی زانستی پرۆفیسۆری یاردەرە شوێنی کاری زانکۆی سڵاحەدین هەولێر کۆلیژی زانست بەشی زانست و تەندروستی ژینگە سۆشی ڕێکخراوی ژیانی سەوزە بۆ کاروباری ژینگەی و کۆمەڵایەتی توێژینەوەکانی 22 توێژینەوەی لە بواری ژینگە و ژینگەی پیسبووندا هەبووە هەروەها خاوەن پەرتوچی گەشەسەندنی بەردەوام و ژینگەیە ئاسۆ ئیسماعیل محەممەد ئاسۆ شکاک ناسراوە لە ساڵی 1984 لە هەولێر لەدایک بووە خاوەن بڕوانامەی دیبلۆمە لە کشتتوکاڵ و بەکەلاریۆس لە یاسا گرنگترین کارەمەکانی کارژێری سنتێریار و ڕۆشنبیری کۆمەڵایەتی کارژێری ڕێکخراوی زۆزان بۆ پاراستنی ژینگە دامەزرێنەر و سەرۆکی ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری ژینگە هەروە سەرۆکی تۆڕی ژینگە پارێزی هەولێر و سەرۆکی پۆردی ڕێکخراوە ژینگەکانی هەولێرە سەرپەرشتیاری چەندین خول و وەرکشۆپ و پرۆژێ ژینگەیە خاوەن بەرهەمی ژینگەی هەیە لەوانە گرنگی ئاو هەوا و خاک لە ژینگەدا ڕێنمایی ژینگەی شعری ژینگەی بۆ منداڵان من لە ژینگە پارێزم زۆر سپاس زۆر بەخێر بن دکتۆر عەبدوڕەحمان سەدیق لە جەنابتەوە دەست پێ دەکەم جگە لەوەی کە لە سیڤەکەت خراوەتە ڕوو هەر کەسێک تۆ بناسێت بە ئایکۆنێکی ژینگە جەنابتە ناسێت من لە سەرتا خۆشحاڵم کە بۆ جاری سێم یان چوارەم لە خزمەت جەنابتەم و گفتوگۆی جددی لەسەر ژینگە دەکەین ئەمەوێت بە ئەزمموی پسپۆری خۆت لەلایەک بە ئەزمموی بەرپرسیارەتیش لەلایەکتر پێم بڵێ ئەو بربەستانە چین ئەو تەحەدیاتانە چین ئەو ئاڵنگاریانە چین کە لە بەردەم هوشیاری ژینگەیە لە هەرێمی کوردستان بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ هەموو مامۆستایانی بەڕێز لە خزمەتتانم پێخۆشحاڵم وەکو قوتابیەکی خۆتان جارێکی تر ئەوەی لە ئێوە فێری بووین بۆتان باس دەکەینەوە لە ڕاستیدا ئاڵنگاری زۆرە بەڵام ئەتوانین ئەوەی کە لە بواری کاردا لە ماوەی ساڵانی ڕابردوو بەلای کەمەوە لەم 24 ساڵەی ڕابردوو کۆیکەینەوە سێ هۆکاری زۆر سەرەکی هەیە کە زۆربەی وەزیرانی ژینگەی وڵاتان کە بینیومانن کۆکن لەسەر ئەم سێ گرفتە یا ئەم سێ ئاڵنگاریە ئەوش ئەوەیە کە پێشکەوتن یا پاشکەوتنی هۆشیاری ژینگەیی لە هەر وڵاتێکدا دەکەوێتە نێو سێگۆشەیەک کە هەر سێ لای سێگۆشەکە شتێکمان پێ دەڵێ یەکەمیان بریتە لە بارودۆخی سیاسی ئەو وڵاتەی کە تیایدا باس لە ژینگە دەکرێت چونکە هەر کاتێک لە هەر وڵاتێکدا کە باس لە ژینگە دەکرێت پێویستیمان بەوە هەیە کە سیاسەتێکی ژینگەیی باش داڕێژین بۆ ئەوەی سیاسەتێکی ژینگەیی باش داڕێژین پێویستیمان بە ژینگەیەکی سیاسی باشە وەختی ئەم هاوکێشەیە دەبینینەوە سیاسەتی ژینگەیی باش پشت ئەستورە بە ژینگەی سیاسی باش سێری وڵاتەکە و هەرێمەکەی خۆمان دەکەین لەم بارودۆخەدا دەبینین ژینگەی سیاسیمان بەلای کەمەوە بە درێژایی دایان ساڵی ڕابردوو باش نەبووە بەلای کەمەوە لە 2003 تا ئێستش هەر باش نەبووە کاتێک ئێمە ئێستا لێرە کۆبووینێتەوە چواردەوری ئێمە شەڕە جەنگە دوژمنی سەرەکی ژینگەش بە پلەی یەکەم هەر جەنگە بارودۆخی سیاسی ئەو عێراقا هەتاوەکو ئێستا نایەڵێ مرۆڤ لە پێشینەکانی کاری بایەخدان بێ بە ژینگە پەیوەندی ئێمە لەگەڵ
حکوومەتی ئیتیحادی باش نییە ئەمەش هەر ئەبێتە مای ئەوەی کە بە بەردەوامی تۆ تەماشاکە ئەمە بێتە مای ئەوەی کە بڵێن ژینگەی سیاسیمان باش نییە کەواتە چۆن سیاسەتی ژینگەییەکی باش دا ئەڕێژرێ لەم بارودۆخەدا ئەوە ئاڵنگاری یەکەمە. دووەمیان بریتە لە لایەنی ئابووری. ئێمە دەزانین بۆ ئەوەی کە ژینگە پێشکەوێت لە هەر وڵاتێکدا بە دوو باڵی هۆشیاری و یاسا کار دەکات. پرسیارەکە دەڵێ هۆشیاری یاسا دروست دەکات یان یاسا هۆشیاری دروست دەکات. لە ڕاستیدا وەختێک کۆمەڵگەی مەدەنی و کۆمەڵگە کار دەکات لەسەر بوارێک لە بوارەکان وەک ژینگە دەگاتە پەرلەمانتارەکان تاوەکو بیکەن بە یاسا. جاری واشەیە لەسەرێ یاسایەک دێتە خوار دەبێتە مای ئەوەی لە خوارەوە ببێ بە هۆشیاری. بەڵام ئێمە کە دەڵێن یاسا پێویستە پیادە بکرێ. پیادەکردنی یاسا خۆی لە خۆیدا لەگەڵ ئامۆژگاری بریتە یەکێک لە جیاوازیەکانی ئەبێ تۆ بۆ سەرپێچی کار پێبژاردنت هەبێ. ئێمە شەرمەزارین کاتێک کە بڵین هاوڵاتیەک سەرپێچی ژینگەیی دەکا پێبژاردننی پێ بکەین چونکە موچەکەی لەو ئاستەدا نییە. بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان تا ئێستش لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ڕاست نەبووتەوە. بۆیە کاتێک کە جیرفانی بەتاڵە بێ کاتێک کە موچەی لە کاتی خۆی وەرناگرێت تۆ ناتوانی پێبژاردننی پێ بکەی. لە کاتێکدا ئێوە باشتر لە من دەزانن ئەوروپا بە هۆشیاری کار ناکا بەتەنها بەڵکو بە پێبژاردن کار دەکات. لەبەر ئەوە پێبژاردن لە لای تاچی ئەوان هۆشیارەکەی دروست کردو و لە ترسی پێبژاردنەکە بایەخ بە هۆشیاری ئەدەن. خاڵی سێم و کۆتاییم بریتە لە مەسەلەی لای کۆمەڵایەتی. بارودۆخی کۆمەڵگا زۆر گرنگە گەشت بێتە ئاستێک پێی بوترێ کۆمەڵگا. مامۆستایانی کۆمەڵناس بە ئێمە دەڵێن گروپێک لە شوێنێکا کۆ دەبێتەوە کۆمەڵێک کەس لە شوێنێکا کۆ دەبنەوە ئەوانە بریتین لە کۆمەڵێک کەس بریتین لە گروپێک گۆڕینیان بۆ کۆمەڵگە و سۆسایەتی مجتەمع زۆر بڵندترە. هێشتا عێراق و هەرێمی کوردستان ماوێتی بگاتە ئەوەی کە ئێمە دیسپلینمان هەبێ هەمومان ڕێنمایەکانمان وەک یەک هەبێ ئێمە لەگەڵ دەستور و یاساکاندا پێکەوە هەنگاو بنین. بۆیە بارودۆخی کۆمەڵایەتی عێراق و هەرێمی کوردستانیش تا ئەم ساتە وەختە کە تۆ سەرپێچیکردن بە پیاوەتی بزانی سەرپێچیکردن بە ئازایەتی بزانی وەستان لە بەردەمی یاسا بەزەلیلی بزانی ئەمانە باری کۆمەڵگە تێک دەدا. بۆیە ئەم سێ ئاڵنگاریە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی ڕێگرن لە بەردەمی بنیاتنانی کۆمەڵگەیەکی ژینگە پارێز. خۆ دەزانی پەیوەندیەکی هاوتەریب لە نێوان پرۆسەی پەروەردە و ژینگەیە. ئەم پەیوەندیا زوو وەزارەتی پەروەردە لە هەرێمی کوردستان درچی پێکردەوەی کە بەڕێز جەنابی وەزیری پەروەردە دکتۆر ئالان تازە فەرمووی کە پرۆژەیەکی گرنگی استراتیژی لە وەزارەتی پەروەردە لەسەر ژینگە ئامادەیە. بۆیە ئەم درک پێکردنە بۆتە بەشێک لە ئەجێندای و استراتیژی ئیشکردنی وەزارەتی پەروەردە. بە کوردی لەبەرەوەی بە کوردی یەکەکە لەو ئایکۆنانی جەنابەت بە کوردی پێم بڵێ بۆچی پێویستە پەروەردە بێتە ناو ئەو پەیوەندی ژینگە و هۆشیاری چی بکرێت بۆ ئەوەی وشیاری زیاتر بڕبڵاو بێت. لە ڕاستیدا ئەمە کێشەمان لە وشیاریش هەیە؟ لەو ڕۆژەی ڕێزدار سەرۆکی حکوومەت کارنامەکەی خۆی لە بەردەمی پەرلەماندا خستە ڕوو لە بەشی خزمەتگوزاریەکان لە مادەی دە ڕایگەیاند کە ژینگەی کوردستان گەورەترین سەرمایەی هەرێمە. هەر وەزارەتێک لە وەزارەت و دەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لە ئەرکەکانی خۆی دۆزیوەتەوە. یەکێک لەوانەش وەزارەتی پەروەردە. وەزارەتی پەروەردە ئێمە لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە ساڵی 2022 وەکو هەموو دوو مانگ جارێک ئەبێ ئەنجومەنی باڵای ژینگە کە نوێنەری گشت وەزارەت و دەستەکانی تێدایە کۆبوونەوە بکە. لەو 2022 میوانداری بەڕێز وەزیری پەروەردەمان کرد کە تیایدا کۆمەڵێک وەکو دەڵێ شت باس کرا کە گرنگ بوو بۆ ئێمە. یەکێکان ئەوە بوو کە یعنی بۆچوونی ئێمە تێڕوانینی ئێمە وەکو دەستەی ژینگە ئەو کاتە لەگەڵ وەزارەتی پەروەردەدا کۆک بووین لەسەر چەند خاڵێک. یەکێکیان ئەوە بوو کە وەزارەتی پەروەردە کارێکی باشی کرد کە ژینگەی نەکرد بە یەک بابەتێکی دیاری کرا و لە ساڵێکدا بخوێنرێ و دوجار بەجێ بێ هەڵدرێ. بەڵکو وەزارەتی پەروەردە ژینگەی دابەش کردووە بەسەر هەموو قۆناغەکانە بەسەر هەموو بابەتەکاندا ئەمە ژوای کردووە کە بە درێژایی ساڵەکە ژینگە بخوێنرێ. داهێنانی سیویەکی سێ لەلایەن وەزارەتی پەروەردەوە بۆ ڕۆژی ژینگەی پەروەردە خۆی لە خۆیدا ئەوەش کارێکی زۆر گەورە بوو کە
جارێکی تر لە نێو قوتابخانە و خوێندنگاکاندا ژینگە بوو بە باسی ڕۆژ. خاڵێکی دیکە بە ئەلکترۆنیکردنی خوێندن بوو بە مایەی ئەوەی کە ئێمە بتوانین کاغەز بپارێزین، چونکە بەڕاستی کاتێک کە کاغەز دەچی دروست دەکرێت لە بڕینەوەی دارە بە پلەی یەکەم. کاتێکا بێ بە ئەلکترۆنی خوێندن ئێمە دەتوانین بڕێکی زۆر لە کاغەز بپارێزین، مانای بڕێکی زۆر لە درەختی دارستانەکانمان پاراستووە. مەسئلەی پەروەردە بۆ ئێمە 4 بابەتی زۆر گرنگ هەیە. یەکێکیان ڕاگەیاندنە، یەکێکیان پەروەردەیە، یەکێکی تریشان کە هۆشیاریە. ئەم سێ بابەتە لە ڕاستیدا کاری لەسەرەکرێ ئێستا لە هەرێمی کوردستاندا. ڕاگەیاندنەکان بە شێوازێکی سەرەکی شتێکمان دەدەنێ دەبێتە مایەی دروستکردنی ڕۆشنبیری ژینگەیی. ڕۆشنبیری ژینگەیی کە کارێکە ڕۆژانە جۆمان لێ دەبێت لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بەلای کەمەوە لە هەرێمی کوردستان لە ڕێگەی 41 کەناڵی ئاسمانی، لە ڕێگەی 125 تەلەڤیزیۆنی لۆکاڵی، لە ڕێگەی 175 رادیۆ ئێفئێمەوە ئەم بابەتانە پێشکەشەکرێ شتێکی باشە. خاڵێکی تر دێتە سەر بوارێکی تر بواری پەروەردەیە. پەروەردە تعلیمە جیاوازە لە ئیعلام. ئەم دای دەڕێژێ، ئەم بە شێوازێکی درێژخایەن کاری لەسەر دەکا لە چۆن دەڵێ لە ساوایانەوە هەتاوەکو دەگاتە پۆلی 12 و ئیدی دوایش خوێندنی باڵا دێبێگومان. بەڵام گرنگ لێرەدا چۆن ڕاگەیاندن کۆ پەروەردە چۆن یەکسان دەبێ بۆ هۆشیاری. قسەیەک هەیە پێی دەوترێ بیردۆزی گلاسکۆ. بیردۆزی گلاسکۆ دەڵێ هۆشیاری ژینگەیی لای کەسێک هەیە یان نا چۆن دێتە پێوانە. پێوانەکردنەکە دەڵێ ئێمە لەو ساتە وەختەی کە نەشتەرگەری ئەوە چونکە کۆلێجی پزیشکی گلاسکۆیەوە دەڵێ لەو ساتە وەختەی کە ئێمە دێین نەشتەرگەری بۆ نەخۆشێک دەکەین پێویستیمان بەوە هەیە کە بەنجیکەین لە ئەنجامی بێهۆشکردنی بۆ ئەوەی هەست بە ئازار نەکە. لەو ساتە وەختەی کە بەهۆش خۆی دێتەوە دەست دەکا بە نووزە و ناڵە و دەنگێکی پێ. ئەگە بپرسی ئەوە چییە دکتۆر پێت دەڵێ ئەوە هۆشیار دەبێتەوە. لەوێوە قسەیەکیان داهێناوە دەڵێن هەر کەسێک لە بواری سیاسی کۆمەڵایەتی ئابووری ژینگەیی کاتێک کە شتێکی پێچەوانەی بوارەکەی بینی هەستی بە ئازار کرد هۆشیار بۆتەوە. ئێستا کۆمەڵگەی ئێمە پێویستی بەم حاڵەتە هەیە. ئەجنا مایک لە بەردەمی هەر کەس ڕاگری زۆر بە جوانی باسی ژینگەت بۆ دەکا دەڵێ پێویستە بیپارێزین پێویستەوە ئەمە ڕۆشنبیریە. بەڵام کاتێک کە پەروەردەشی لەگەڵا ئەبێ ئەو کات دەگۆڕێ بۆ هۆشیاری. لەبەرەوە وەزارەتی پەروەردە لە کۆی هەموو ئەو کارانەی کە لەم ماوەیەدا کردوێتی لەگەڵ ئەو استراتیژیە تازەیی کە لەگەڵ دەستەی ژینگە و ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەرداوە هەنگاوەکان بەرەو پێش دەچن. بەڵام لەگەڵ ئەوەشدا من دەزانم بایەخدانی کۆمەڵگەی ئێمە بە ژینگە لە ئازایەتی هێشتا کۆمەڵگەکەمانە، چونکە بارودۆخی سیاسی و ئابووری کۆمەڵایەتیمان زۆر تووشی گرفتی کردی. باشە دەست خۆش بێ بێگومان ئەوەی کە لەو پانێڵە دەگوترێت یان ئەوەی کە لەو کۆربەدە دەگوترێت دواتر دەبێتە ڕاستپاردا بۆ بیرهێنانەوەی ئێوێ بەڕێزیش لە کۆربەندی سێمیش کە ساڵی پار لەسەر ژینگە بوو. دواتر ڕاستپاردەکان نووسرانەوە و لە پەیجی فۆڕەم بڵاو کرایەوە کە دابەشم بۆ پلانی کورتخایان کە ئیشی لەسەر کرا لەسەر زیرەشی دەستکرد بوو، هەروەها پلانی مامناوەند و پلانی درێژخایان. کاک دکتۆر بێگومان دەگەرم وڵای جنابەت. کاک موسا، دەستگای خێرخوازی بارزانی بە وەناسراوە کە دەستگایەکی خێرخوازیە لە تەک ئەو گرفتە کۆمەڵایەتی و سیاسی و اقتصادیانەی کە لە ناوچەکە دروستە بن بە نێودەوڵەتیشەوە بوونتانەیە. بەڵام لە تەک ئەوەش دەستگایەکن کە باەخی زۆر بە ژینگە دەدەن، بەڵام تەرویزی ئەلامیشی پێوە دیار نییە بەداخەوە. ئەمەوێت لێت بپرسم بۆچی تەرویزی ژینگەیتان نەکردووە و پەیوەندی نێوان کاری خێرخوازی لە دەستگای خێرخوازی بارزانی لەگەڵ ژینگەتی. بە ناوی خی گەورە سپاسان دەکەم جەنابی وەزیری پەروەردە بۆ ئەو کۆڕبەندە کە بە شێوەی ساڵانە بەردەوامە ستافی وەزارەت هەروەها بە خێرهاتنی میوانە بە ڕێزەکان دەکەین بە تایبەتی ئەوانەی لە دوورەوە هاتن جەنابی وەزیری پەروەردەی وڵاتی سووریا میوانانی بەڕێز هەموو لایەک بەخێر بێن. سپاسان دەکەین بۆ ئەو دەرفەتە بۆ دەستگا بە تەئکید ژینگە لای هەمومان بە تایبەتی لای دەستگای خێرخوازی بارزانی گرنگیەکی زۆر تایبەتی هەیە لە پەیامی ئێمە لە دیدگای ئێمە زۆر بە ڕوونی باسی گرنگی ژینگە کراوە. ئێمە نەک هەر باسکردن بەڵکو بە شێوازێکی کردداری کارمان کردووە لەسەر ژینگە
بۆ چونکو ژینگە و کاری مرۆڤایەتی دوولایەنی زۆر دیاری ڕێبازی بارزانی نەمرن هزری بارزانی نەمرن ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی لەلایەن جەنابی سەرۆکی بۆردی دەستگای خێرخوازی بارزانیەوە جەنابی کاک مەسرور بارزانی ڕاست پێردراوین کە ئۆرگانێکی کارابین لە جێبەجێکردنی ئەو هزرەدا کە ئەزانین ئەم هزرە چەندە کاریگەرە بە تایبەتیش بواری ژینگە و بواری مرۆڤایەتی بۆیشە هەوڵەمانداوە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بە شێوازێکی ئۆرگانیزەکرا و لە هەمان کاتیشدا ئەنالیزەی ئەو هزرە بکەین لە ناو کۆمەلگای خۆمانەوە دوولایەنی زۆر گرنگ هەیە لە هزری بارزانیدا ئەویشیان بەڕاستی لە خۆمانەوە دەست پێ بکەین و دواتر چۆن وا بکەین بڵێن ئەوەمان کرد چمان ئەنجامدا ئێمە لە بابەتی ژینگەییەوە ئەوەی کە لە خۆمانەوە دەستمان پێ کردووە لایەنی ژینگە بۆ تێکڕای کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی بابەتێکی گرنگ بووە وامەوێ تۆزێک دەرچم لەو بابەتە باس لەوە بکەم کە بۆ ڕاوەستان و گرنگیدان بە خودی کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی یان وەکو هەیکەلیەتی دەستگای خێرخوازی بارزانی ئەویش بۆ ئەوەیە کە بەسپاسەوە دەڵێم ئەتوانم بڵێم بە شانازیشەوە بڵێم دەستگای خێرخوازی بارزانی ئێستا بوویتە نمونەیەکی جوانی لاساییکردنەوە لە کاری مرۆڤیدا لە کوردستاندا دوای دەستگای خێرخوازی بارزانی چەندین دەستگای تری خێرخوازی دروست بوونە و ئەتوانم بڵێم کاری مرۆڤی بەڕاستی لە قۆناغێکەوە چوویتە قۆناغێکی ترەوە زۆر بەڕوونی ئەوانەی کە توێژینەوە دەکەن لەسەر ئەو بابەتە ئەتوانن ئەم لاینە زۆر جوان بەرجەستە بکەن ئێمە خۆمان ئیشمان لەسەر کردو و تەمەنا دەکەین خەڵکی تریش ئیشی لەسەر بکە چەند جیاوازی هەیە پێش دەستگای خێرخوازی بارزانی و دوای دەستگای خێرخوازی بارزانی لە کاری مرۆڤی ئەوەی کە لە کوردستاندا ئەنجام دراوە و بەشی زۆری ئەو کارانەی کە ئەنجامیش داون هەوڵ دراوە کە ژینگەی تیادا بەرجەستە بکرێت لە کاری ئێمە دایمە یەکەم سعاتی هەفتەی ئێکەمی کارکردنی خۆمان بۆ پاکردنەوەی ئەو شوێنەیە کە کاری تێدا دەکەین لەناو ئۆفیسەکانی دەستگای خێرخوازی بارزانی لە هەمان کاردا ژووری کارمەندانی دەستگای خێرخوازی ئەبێ گوڵی سروشتی تێدا ڕووی ئایزۆشەوە ئیش لەسەر جنگە دەکەن جەنابی دکتۆر عەبدوڕەحمان سەدیق ئاگادارە دەمێکە وازمان لە بتڵی پلاستیکی هێناوە لە ناو شوێنەکانی کارکردنی دەستگای خێرخوازی بارزانی لە هەمان کاتدا هیچ کارمەندێکی دەستگای خێرخوازی بارزانی کە ئێستا ژمارەیان لە 1000 کارمەند تێپەڕیوە هەمویان بەشدار بوونەیان دەبێ بەشدار بن لە هەفتەیەک مانەوە لە ناو ژینگەدا کە پەروەردەیەکی ژینگە و لە هەمان کاتدا ڕێکارەکانی کاریان بۆ ڕوون دەکرێتەوە کارکردنی خۆیان هەموو ئەوانە وەکو ئاماژەم پێدا وا دەکەن کە دەستگای خێرخوازی بارزانی گرنگیەکی یەکجار زۆری هەبێ بۆ ژینگە و ئێوە وەزارەتی پەروەردە شایەتیمان بۆ دەدەن کە ئێمە چەندە هاوکار بووینە لە بواری ژینگەییەوە لەم نۆژەنکردنەوەی قوتابخانەکانەوە بگرە لەو پرۆژەی کە هەیە ئیشەڵا لەو ماوەیەدا ڕادەگەیەنرێت لە نۆژەنکردنەوەی 170,000 ڕەحلەی خوێندن بۆ قوتابخانەکان و لە بابەتی سۆلەر سیستەم لە بابەتی کۆمەڵی بابەتی ترکە ڕۆژانە بە هاوبەشی لەگەڵ ئێوە لەگەڵ لایەنەکانی تری پەیوەنددار دەستگای خێرخوازی بارزانی کاری لەسەر کردووە بۆیە بەڕوونی ئەڵێم بەداخەوە لە 20 ساڵی ڕابردوو ئەو ڕەوشەی کە لە هەرێمی کوردستان و لە دەوروبەری هەرێمی کوردستان دروست بوو نەیهێشت ئێمە بپڕژێینە سەر ئیشی سەرەکی خۆمان کە ئەگەرنە ژینگە لایەنی هەرە سەرەکی کاری دەستگای خێرخوازی بارزانیە بەو پێی کە ئێمە گزارش لە هزری بارزانی نەمت دکتۆر عەبدوڕەحمان سەدیق ئاماژێ بە سێ ڕەهەن کرد و شارتی بەوەش کرد کە ئەگەر بگەڕێنەوە ڕابردوو هەستەکەی پاراستنی ژینگە ئیحتیمام و گرنگیدان بە ژینگە مقارنەتەن بە ڕابردوو لە هەنگاوێکی باشدا ینی پێش بەچوونی بەخۆوە بینیوە وەکو کاری ڕێکخراوی پێم بڵێ فۆکەسی ئێوە کاتێک لەسەر ژینگە دەبێت
بۆ ئەوەی کە زیاتر مژدەی دڵخۆشکەری هەبێت زیاتر ئەم ئاستی پاراستنی ژینگە بەرەو پێشتر بڕوە ئاجندای دەستگای خێرخوازی بارزانی بە تایبەت بۆ پرۆسی پەروەردە چییە لە پاراستنی ژینگە لە چاندنی وشیاری ژینگە لە هەموو ئەو ڕەهەندانەی کە دەکرێت ببنە هۆکار و پاڵنەر بۆ باشترکردنی ژینگە. ئەوەی مای شانازی پێکردە ئێمە ڕابردوویەکی پرشنگدارشمان هەیە لە ژینگەدا وەکو هزر وەکو ئەو هزرەی کە ئێمە گزارشتی لێ دەکەین وەکو دەستگای خێرخوازی بارزانی کە هزری بارزانی نەمەری ئەو هەڵقڵاوی ئەو ناوچەیە کە ئێمە ئێستا شانازی پێ دەکەین وێڕای چەندین جار کاولکاری و سووتاندنی ئەو ناوچەیە بەڵام ئەبێنین کە نمونەیەکی هەرە جوانی ژینگەیە نەک تەنها لە هەرێمی کوردستان و لە عێراقدا بەڵکو ئەتوانم بڵێم لە جیهاندا نمونەیەکی جوانە بۆیە بەڕاستی ئێمە پشتگەرمین بەو مێژوویە بەو فەلسەفەیە بەو تێگەیشتنە و دەمێکی زۆریشە کارمان لەسەر ئەوە کردووە هاوتەریب هەوڵەمان داوە و ئەمەش دەڵێن بۆ ئێمە هەموو خاکی کوردستان بارزانە ئێمە بە دوای ڕێکارەکاندا دەگەڕێن بە دوای دەلیڤەکاندا دەگەڕێن کە چۆن بتوانین ئەو کەلچەرە جوانە ئەو هزرە جوانە بگوازینەوە بۆ شوێنەکان بچکو ئێمە لەوانەیە ئەرکی سەرەکی ئێمە بێت وەکو دەستگای خێرخوازی بارزانی بەو پرۆسەیە هەڵستین کار لەسەر ئەو پرۆژەیە بکەین ئەوەی جێ خۆشحاڵیە هەموو خەڵکی کوردستان هاو بەشە هاوکارە پشتیوانە لەم بابەتە بەڵام ئێمە وەکو دەستگا ئەمەمان بە ئەرکی سەرەکی خۆمان زانیوە و بەتەئکید پرۆژەمان هەنە دەستگای خێرخوازی بارزانی ڕەنگبی دوای وەزارەتی پەروەردە دوای وەزارەتی خوێندنی باڵا یەکێک لەو ناوەندانە بێت کە ژمارەکی یەکجار زۆر قوتابی و منداڵی پێوەگرێدراوە ئەویش بەهۆی پرۆژە جۆرە و جۆرەکانیەوە بە تایبەتیش پرۆژەی منداڵانی بێدایک و باوکە پرۆژەیەکە منداڵانی ئازیز کە پرۆژەیەکە بەڕاستی ئێمە شانازی پێوە دەکەین زیاتر لە 16,000 منداڵ ئێستا بەشدارن لەو پرۆژەیە ئێمەش وەک ئەوەی کە جەنابی وەزیر ڕایگەیان بەرنامەی تایبەتمان هەیە پرۆژەی تایبەتمان هەیە بۆ ئەو منداڵانە لە ڕووی پەروەردەییەوە و بە تەئکید بابەتی ژینگەش بابەتی سەرەکین لە هەموو ئەو کارانە وەکو ئاماژەم پێدا و بۆ ئەو پرۆژەی منداڵانی ئازیزیش لایەنی سەرەکی ژینگەیە کە ئێمە کاری تێدا دەستخۆش کاک دکتۆر سەڕاج کاتێک باسی ئەکادیمیا دەکەین باسی توێژینەوە دەکرێت ببێت توێژینەوە قسەکردن لەسەر ئەکادیمیا خۆتان نەزانن بە تایبەت بۆ زانکۆ نیشانەی پرسیارە لەسەر توێژینەوە ئەوەندەی من سێرچم کردبێت دنیایەک یان چەندان توێژینەوە لە وڵاتە لەسەر ژینگە بوونیە و بەردەوامیش ئەو توێژینەوانە زیاد و زیاتر دەکرێن هەر لەو توێژینەوانی کە جەنابە سەرپەرشتەکەی نزیکەی 22 توێژینەوەت لەسەر ئەو بوارە هەیە یانیش بە مشتەڕەکی یانیش بە تەنیا بەخۆت جگە لەو کۆمەڵە پەرتووک و کتێبخانێک کە لە وڵاتەیە قسە لەسەر ئەوەیە توێژینەوە دەکرێت بەڵام لە تەنیش توێژینەوە لەکوێ دەبێتە بڕیار ئەو ڕاستپاردانەی توێژینەوە چەند ئیشی پێ دەکرێت پەیوەندی نێوان توێژینەوە لەسەر ژینگە و بڕیاردان یان چوون بۆ سنتەری بڕیار بۆ مرکزی بڕیار بۆی بتوانرێت ئەو ڕاستپاردانێک کە لە ناو توێژینەوە کەنە کاری پێ دەکرێت ئەو پەیوەندیە چۆن دەبین سپاس بۆ بەڕێز سپاس بۆ وەزارەتی پەروەردە بەڕاستی و بڕیاری تازە کە داتان لە پلاتفۆرمەکە دڵخۆشی کردم هەز دەکەی وەکو بڵی پەروەردە ڕێچکەیەک دەگریتن کە بتوانین ئاوەدانیەک یاخود شتێک بەدڵی خەڵک بێنیتەوە کە هەز بکاتن هیوایەک هەیە بە پەروەردە سپاس بۆ بەڕێزت ئێمە خۆمان دەزانین لە کە باسی بابەتی ژینگە دەکەین ژینگە یەک لە شتە هەرە سەرچیەکانی و گرنجەکانی ئەوەیە کە توێژینەوەیە ئێمە لە سەرەتادا دەبی کە لە پەروەردە باسی ژینگە دەکەین یاخود لە خوێندنی باڵا خاڵێکی زۆر زۆر گرینکە ئەویش دەبی کەم جار ئێمە لە ژینگە تێبگەین تێگەیشتن لە ژینگە هەر ئەوە نیە ئێمە کە هەندێک بابەتی گشتی کە باز دەکەین زۆر جار لای خۆمان بەڵکو دەبێت منداڵەکانمان لە سەرەتاوە تاوەکو دەگاتە زانکۆ فێرشتێکیان بکەین کە پێیان بڵێن کە ئاوت پیس کرد ژیانی تو لە مەترسیدا بێت دەبیت کە خاکت پیس کرد خواردنەکەی تو گرفتت بۆ دروست دەکاتن کە ژینگەی دەوروبەرت هەوات پیس کرد بێگومان لە هەناسەت و لەوانەیە گرفتی تەن دروستیت بۆ دروست دەکاتن ئەمە ژوا دەگەیەنێتن ژینگە پەیوەستە بە زانستەکانی تریش کە کیمیایە تەندروستیە بۆ ماوەیە فیزیایە یاسایە پلاندانانە واتە هەموو زانستەکان
لە ژینگەوە دەتوانین بڵێن خۆی دەبینیتەوە لەبەر ئەمە بەستا وا گرنگە خەڵکەکەمان تێبگەینین واتە ژینگە بە مانای ژیانت یعنی کە ژینگە تێکدا واتە تەندروستی خۆت لە مەترسیدا دەبێت ئەو دەبینە سەر توێژینەوە لە کوردستان لە هەرێمی کوردستان توێژینەوەکان لە ئاستێکی زۆر باشن بەڵام گرفت لە توێژینەوەکان چین توێژینەوەکان کە دەکرێن بە مەبەستێکی دیاریکراوی حکوومەت ناکرێت بەڵکو بە مەبەستێکی دیاریکراوی توێژەر دەکرێت واتە توێژەر بە مەبەستێکی خۆی تایبەتی خۆی بۆ بەرزکردنەوەی پلەی زانستی خۆی دێ توێژینەوەکان دەکات بەڕای تۆ بورەکە ئەتبسڵینم بەڕای تۆ ئەرچی دەستەی ژینگەیان ئەرچی خودی وەزارەتی خوێنی باڵایە کام توێژینەوانە کاریان پێ بکات بیراتە شوێنی بڕیاردار مثلا بۆ نمونە من زۆر جار جێمان لەوە دەبێت دەڵێت ئێمە ئیشی خۆمان کرد توێژینەوەی خۆمان کرد ئەرچی حکوومەتە بەدوای ئەو توێژینانە بکەوێت بۆ نمونە سەرۆکی پێشووی دەستەی ژینگە لێرە حزوری هەیە ئەرچی ئەوانە بێن بەدوای ئەو حوسانە بگەڕێنیانیش کاتێک ڕاستپاردەی لە بابەتە دەکرێت پیان بدرێت بۆی ڕاستپاردەکان کاری لەسەر بکرێت ئەزم دەمێستا باسی بابەتە بکەم ئێستامە لە هەرێمی کوردستان زۆربەی وەزارەتەکان لەوانەیە پێشووتر کە مامۆستاش دەزانیت بەڕێزان زۆر جار گرفتێک کرێ دەتەوێت چارەسەری بکەیت چی چارەسەری گرفتەکە دەکات ڕاستە وەزارەکە بەرپرسیار دەبیتر بەڵام کەسێک هەیە توێژینەوە دەکە بە زانیاری و بە داتا تاوکو بێتن چارەسەرەکە بە شێوازێکی زانستی بیکات بەڵام لە هەرێمی کوردستان ئەگەمە سەیرکەن لە عێراقیش بە هەمان شێوەیە توێژینەوەی چێک جار زۆر دەکرێت تازە گوتم مەبەستێکی تایبەتی هەیەکە بەرزکردنەوەی پلەی زانستیە بەڵام دێنەوە ئەو لایی کە باسی حکوومەت دەکەین کامە وەزارەت مەسەرەن داوا دەکاتن دەڵێ من ئەو گرفتانم هەن وەزارەتی خوێندین باڵە دەمێ ئەوانە چارەسەر بکەم گرفتەکە لێرە باشە ئەتۆگە گرفت دیاری کرد وت بۆم چارەسەرکە دەبێت لە هەمان کاتیشدا تۆ پاڵپشتیەکی ئەو بابەتە بکەی تاوەکو بەردەوام ببێت چونکە ئەو کاتە مامۆستایەکە چ دەڵێ دەڵێ من توێژینەوەک دەکەم لە پسپۆری خۆم دوورە سوودی لێ وەرناگرم بەڵام لە حاڵەتێک کە پاڵپشتی دارایی پاڵپشتی وەزارەت هەبوو بۆ بابەتەکە لەوانەیە بابەتەکە زۆر بەرەو پێش دەچی گرفتەکە چارەسەر دەکات واتە لێرە ئەمە دەتوانین بڵێن جیاوازیەک یان گاپێک بۆ شایەکێ لە نێوان دەسەڵاتی دەتوانین بڵێن ئەکادمی لەگە دەسەڵاتی تەنفیزی یاخود جێبەجێکار کاک دکتۆر بێگومان ئەو ملاحەزەی جەنابەت زۆرم پێخۆشە دواتر لە دکتۆر عەبدوڕەحمان سەدیق بپرسم کە ئەو پەیوەندە چۆن پێویستە دروست بێت لە نێوان دەستەی ژینگە کە مؤسسەیان دام و دەستگای مختص و پسپۆرە لە بواری ژینگە لەگەڵ توێژینەوە و ناوەندەکانی خوێندن بەس باسی جەماوەرەکەین یعنی عادەتەن جەنابتان توێژەرن کاتێک توێژینەوەک دەکرێت باسی جەماوەرەکرێت جەماوەری ئیشکردنی ئەو توێژینەوە چییە وەزارەتی خوێندنی باڵا ڕێژەیەکی زۆری لە قوتابی و لە مامۆستا و کەسی فەرمانبەر هەیە لەناو ئەو نێوەندە بۆ ئەوێ چی کراوە لە تەوعیە بۆ نموناوی تازە باسم کرد وەزارەتی پەروەردە لەژێر ڕۆشنایی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چاکردنی ژینگە پرۆژەیەکی پێشکەش کرد ئەم پرۆژەیە تێیدا سەوزکردنی باڵەخانەکانی تێیدا وشیاری تێدا و لە هەمان کاتدا ئیشی لەسەر ئەوە کردو ئەگەر لە دەرەوەی وەزارەتی پەروەردە شوێنێک پێویستی بە ژینگە هەبێت بە تەنسیقکردن لەگەڵ وەزارەتی شارەوانی لەوێ وجودی دەبێت وەزارەتی خوێندنی باڵا لە کوێی ئەو معادلانەدا پێویستە چی بکات چکە کاتێکمە باسی پەروەردە دەکەین بێگومان تەنها باسی وەزارەتی پەروەردە ناکەین باسی هەموو سنتەر و مؤسسەس و شوێنانە ئاکەین کە پەروەردەی تاچ تێدا پەروەردە دەکرێت یان تاچی تێدا وشار دەکرێتەوە فەرموو با کۆمنتی لەسەرەوە بزانم من تازە باسێکە پرسیارەکە من جواب دەمەوە دێمە سەر وردەکاریەکان ئێستا باسی وت کرد چ بەشێک یاخود چ دام و دەستگایەک بەرپرسیار دەبی لەسەرەوەی کە ئەو بۆشایەی لە نێوان وەزارەتی خوێنی باڵا و لە نێوان وەزارەتەکانی تر وەزارەتی پەروەردە پڕ بکاتەوە ئەم دەتوانم بڵێم یەک لەوانە دەستەی ژینگە ئەگەر مامۆستاش لەگەڵم بیت دەستەی ژینگە لەوانەیە شوێنێک بیتن بتوانیت زانیاری و داتایەکانی پەیوەندیدار بە ژینگە کۆ بکاتەوە پاشە پۆڵینی بکات لەسەر ئەساسی پۆڵینەکە دەتوانیت بڵێت بۆشاییم لە چێن دەرهەیە بۆ پڕکردنەوەی چ جۆرە توێژینەوە کەم دەوێت بۆ جێبەجێکردنی بەڵام لەو حاڵەتە ئێستا ئەو کاتە ئیشمان بە لەوانەیە دەستگای خێرخوازی بارزانیش دەبێت چ مؤسسەیەک هەیە پاڵپشتی توێژینەوە دەکات وەکو وڵاتەکانی تر سیرکەرە هەل وڵاتێک کە باسی توێژینەوە دەکات یان باسی ڕێکخراوێک دەکەن یاخود باسی دام و دەستگاک یان کۆمپانیایەک دەکات دەڵێ پاڵپشتی تەواوی توێژینەوە لە بواری بۆ نمونە ژینگە دەکاتن من وا داواکارم لە بەڕێزیان ئەگەر دوای بتوانن دیراسەی بابەتە بکەن بتوانن لایەنی ژینگەی بە تایبەتی توێژینەوەی ژینگەیی بتوانن ئەوان با بڵێن بەو کارە هەڵبستن پاڵپشتی بکەن لایەن با بڵێن دەستەی ژینگە یاخود دام و دەستگایەکی تر کە لەوانەیە لە ئەنجومەنی وەزیران لەوانەیە بکرێتن کە بەرپرسیار بن لە کۆکردنەوەی زانیاری و داتا
بەڵام دام و دەستگای شێوی پاڵپشتی بکە واتە سەرپەرشتی بکە چونکە هەر پرۆژەیەک سەرەتایەکە دەستپێکردن هەبوو ئەگەر چاودێریرە و هەتاو کۆتاییەکەی پرۆژەکە سەرکەوتو نابێتن بۆ ئێمە لە هەرێمی کوردستان گرفتی هەر سەرچیمان دام و دەستگا حکومیەکان لەوانەیە گرفتی هەبی لەوانەیە گرفتەکان دەستنیشانیش دەکا بەڵام نایەتن بێت چارەسەری بکە تەنها هەوڵ دەدا چارەسەرێکی کاتی بۆ دەکا بەڵام بە توێژینەوە چارەسەری ناکەواتە چارەسەرێکی بنبڕ بۆ ئەوەی جارێشترە و گرفتە دروست نەبیتەوە بگاتە حلێک یاخود چارەسەرێک تاوکو هاوڵاتیان ئاشنا بکاتەوە چونکە لە بابەتی ژینگەی و بە تایبەتی لە وشارکردنەوە هەر کاتێک دابڕانێک هەبوو لەگەڵ هاوڵاتی لەگە هاونیشتیمانی بە تایبەتی لە فێرکردن دەبینین ئەو کارە ئەگەر ساڵێک دابڕان هەبوو لەوانێت 10 ساڵ بەشی دوای پرسیارەکەم ئەگە تەوزیحێکی پێ بدەیت ئەو جەماوەری کە باسم کرد لە ناوەندەکانی خوێندنی زانکۆ وەزارەتی خوێندنی باڵا چی بکات بۆ ئەوەی ئەو وشیارە پەروەردەیە لە کۆلیژەکان لە پەیمانگاکان تاوەکو ئەو شوێرانشی کە خوێنی باڵاشی تێدایە ینی با بڵێ ماستەر و دکتۆراش بە فەرمانبەر و مامۆستاوە چۆن بتوانانی تەڕویزی وشیارە بکە ئەو وشیارەدا با چەند بابەتێک دەکرێت یەک لەوانە دەبیت ئەو قوتابیە کە دێتە زانکۆ خۆی ئامادەکرا بێتن ئەو جۆرە وشیاری هەبێتن بە تایبەتی لە لایەنی پراکتیکی ئەزێک لەو بابەتانێک کە پلتفۆرمەکەتان باس کرد ئەم زۆر پێ دڵخۆش بوو یعنی کە قوتابی ئامادەکرا بۆ هاتە زانکۆ لە زانکۆش بیرلەوەی دەکاتەوە چۆن داهێنان بکە ئێمە لە زانکۆ ئێستا بیر ناکەینەوە چۆن داهێنان بکەین تەنها بیرلەوە دەکەینەوە چۆن کاری خۆمان بڕوێنین چونکە پێداویستیەک هەیە لە زانکۆ دەبێتەوە لەگەڵی بڕۆیت ناتوانانی لەوە کەمتر بیت بەڵام پاڵپشتی داراییت دەوێت پاڵپشتی سنتەرەکانی توێژینەوە دەوێت بۆ گوتمەگەر دەستگای خوێرخوازی بارزانانی بتوانانی وەکو ناوەندێک چ بۆ خۆی سنتەرێ دروست دەکات چ لەگای وەزارەتی خوێندنی باڵا سنتەرێکی ناوەندی بیت نەتەنها گرنج بەیەک پسپۆری بداتن بەڵکو باژینگە و بە پسپۆرەکان دیش بداتن دواتر گەرم و لای جەنابەت و بەڵێ بێگومان دواتر کە گەرام و لای جەنابەت ئەمەوێت زیاتر لەسەرەوە فۆکەس بکەین ترکیز بکەین کە خوێندنی باڵا وەزارەتی خوێندنی باڵا شان بەشاری وەزارەتی پەروەردە شان بەشانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و هەموو ئەو وەزارەتانێک کە معنین و قوتابیان هەیە کار لەسەر وشیاری پەروەردەکەن کاک موسا کۆمنتێکتە بوو حەقی کاک ئاسۆ نەخۆین دەنگەیە لەسەرەوەی کە دکتۆریش باسی کرد ئێمە شوێنێکی زۆر گونجاوە بەڕاستی ئەو ئامادەکاری خۆمان ڕادەگەیەنی لە پشگیریکردن لەو پرۆژە ژینگەیانەی ئەوانەی کە گروپێک دەستەیەک کۆمەڵێک قوتابی زانکۆ و هەر لە ئێستا شەوامەوێ بڵێم ئێستا ئێمە توێژینەوەیەکمان هەیە بە هاوبەشی لەگەر زانکۆی سۆران لەسەر داربەڕوو پاراستنی داربەڕوو پێمان خۆش نییە لە بیدایەتیش ئەوەم ڕوون کردەوە کە ئێمە پێمان خۆشە دوای کۆتایی ئیشەکان قسە لەسەر ئیشەکانی خۆمان بکەین بەڵام ئیشمان تێدا کردووە و ئێرەش فرسەتێکی باشە کە ڕووبکەمە کە بەشێکی زۆری سەرۆک زانکۆەکان لێرەن مامۆستانی زانکۆ کە ئێمە ئەو ئامادەکاریەمان هەیە کە هاوبەشی بکەین پشتیوانی بکەین لە هەموو ئەو پرۆژانەی کە پەیوەستن بە ژینگە و ژینگە پارێزی تەبیعی پرۆژەی تریش هەنە بەڵام ئەمە بابەتێکی زۆر گرنگە و ئێستا قسە لەسەر ئەم باش کاک ئاسۆش کاک سوپاس بۆ پشوو درێژیت ئەوەی کە دواتر قسە دەکات زیاتر دەرفەتی تعبیری زیاترە چونکە ئەو قسانەی کە پێویست و بکرێن بەشی زۆریان دەکرێت یان کران کاک ئاسۆ لە ڕێکخراوی ژینگەی کار دەکەی و ئەزمونێکت لە بواری ڕێکخراوەیی مەدەنی هەیە بۆ پاراستنی ژینگە ئەتوانی پێم بڵێ ئەو بربەستانە چین کە لە بەردەم وشیاری ژینگەی بۆ کاری ڕێکخراوی بێگومان ڕوبەڕووتان دەبێتەوە و ئایا لە ڕووی یاساییەوە پشت بەچی پێویستە بەسترێت و دەسەڵات پێویستە چی بکات لەوەی کە کاتێک کە وشیاری ژینگەی هەیە کاری ڕێکخراوەیی هەیە بەڵام سەرپێچی دەکرێت ئەشمێت ئەوە بڵێم زۆر سەرسام بووم بە قسەی دکتۆر عەبدوڕەحمان سەدیق کە گۆڕانکاری لە ئاسی ژینگەیی هەیە چەند ساڵێک پێشتا کە لەسەر جادە دەڕۆیشتین هەمومانە و نمونەمانە دیت کە شوفێرێک یان یەکێک لەناو سیارێک ئۆتۆمبیلێک بە بێمنەتانە بێڕەحمانە کەلوپەلی لە جامی سیارە فڕدا دەدرێت ئێستا دەبینی زۆر جار نەکەوە ڕێگری لێ دەکرێت خەڵک زیاتر ڕێگری لەو خەڵکانە دەکات کە سەرپێچکاری دەکەن کاری ڕێکخراوەیی چی بکات و بربەستەکانی وشیاری ژینگەی چییە و لە ڕووی یاساییەوە کە جنابەت خاوەن بڕوانامەی بەکەلۆریۆسیشی لە یاسا مافپەروەری لە ڕووی یاساییەوە دەسەڵات پێویستە پشت بەست بەستێت ئایا لە ڕووی یاساوە ڕێکخراوە ئەو بابەتە
دەست خۆش مامۆستا دەست خۆش بۆ وەزارەتی پەروەردە ئەمساڵ کە ئەو پەیمانەیان لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ و دەستەی ژینگە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری کە پێکەوە لەسەر پرسی ژینگە ئیش بکەن ئەمن لە 2013ەوە باز لە وەزارەتی پەروەردە دەکەم کە دەستمان بە بابەتی ژینگەیی کرد خەڵک زۆر بەکەمی باسی ژینگەی دەکرد تا بڵین ئەگەر بگەڕێنەوە بۆ پێشتریش مامۆستا وەکو لە کۆمەڵی کوردستانی سەوزدا بوو ئەگەر ئەوەندەی باسی تەندروستی دەکرا باسی ژینگە نەدەکرا بەڵام ئەوڕۆ دەبینین بابەتی ژینگە بۆتە بابەتێکی سەرەکی دەبینین ئێستا دەستگای بارزانی بڕیاریدایە کە بە هیچ شێوەیەک پلاستیک بەکارنێنیتن ناو ئۆفیسەکانی خۆیان کەواتە بابەتی ژینگەی هەنگاوێکی ناوە بەڵام ئەو کۆسپانەی کە لە بەردەم هۆشیاری هەیە نەبوونی هەستی نیشتیمانیە نەبوونی هەستی بەرپرسیارەتیە لە جوگرافیای بۆ جوگرافیایکی جیاوازە ئەنی بۆ نمونە ئەگەر دەفەرێک لە بارزان وەرگین و دەفەرێک لە شوێنێشتر وەرگین جیاوازە ئەو قوتابیەی کە لە بارزاندا هەیە خۆی بەرپرسیارەتی دەگرتە ئەستۆ بەڵام لە جوگرافیایکی تر دەبی هانی بدەی چەندین جار قسەی بۆ دەکەی بەڵام تەمەشا دەکا ئەو کەسەی کە بەرپرسە لە خۆی گەورەترا مەرجە ژینگەیەکان یان ڕێنمایە ژینگەیەکان یان هۆشیاریە ژینگەیەکان جێبەجێ ناکات کەواتە کللتورە ژینگەیەکە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بابەتی هۆشیاری ژینگەیمە هەیە بۆیە ئێمە دەبێت بە بەردەوامی کە تەنیا با بڵێن لە ساڵی پاردا ئێمە 1970 سیمیناری ژینگەیمان لە ناو ناوەندەکانی خوێندن ئەنجام داوە کە زۆربەی بەڕێوەبەرەکان لەوانەیە ئێستا لێرە بن شایدی ئەوە بدەن کە سەردانیان دەکەین چ لە گۆڕەپانی قوتابخانە چ لە قاعەکانی قوتابخانە ئێمە هۆشیاریان دەکەین و بەڵام تەنیا بە ڕێکخراوێک و یان دوو ڕێکخراو ناکرێت بە دە ڕێکخراو ناکرێت ڕاستە ڕێکخراوەکان ژمارەمان زۆرە بەڵام بودجەمان نییە لەوانەیە لە هەرێمی کوردستان ئەگەر تەمەشا بکەیت ئەگەر دە ڕێکخراو یان 15 ڕێکخراو زۆر زۆر با 20 ڕێکخراو بودجەیەکی تایبەتی هەیە کە بتوانێتن بە بەردەوامی کارەکانی خۆی بکە بەڵام ئێمە کاری خۆبەخشینە ئێمە بە خۆبەخشی وەکو ڕێکخراو ئەو کاران دەکەین ئەگەر لە کوردستان تەمەشا بکەیت ئەگەر ئێستا لە مامۆستای بپرسە ناوی 20 ڕێکخراومان ناتوانانی پێ بڵێتن کە خۆبەخشانە کار لە بواری ژینگە دەکات بۆیە ئێمە بە بەردەوامیش هەوڵ دەدەین لە خزمەتی ژینگەدا بین کە باسی یاسات کرد بەڵێ ئێمە لە بواری ژینگەدا یاسای زۆر جوانمانەیە ڕێنمایی زۆر جوانمانەیە کە یاسای ژمارە 2008 ئەو ڕێنماییانەی کە دەرکراون کە ئێستاکانە دوو بابەتی زۆر گرنگی تێدایە هەڵسەنگاندنی ژینگەی و بابەتی لە ڕێنماییەکان و پرۆژەی پشتێنەی سەوزایی و پرۆژەی لە بڕی سەوزکردن ئەگەر ئێمە بتوانین سود لەو یاسایە وەرگین دەتوانین وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەستەی پارات و چاکنی ژینگە هەمانجی بکە کە قوتابخانەکان سەوز کرێت بەڵام سەوزکردن ئللا ئەوە نییە ئێمە بین دار بچێنین و بڕۆین کە ساڵانی ڕابردوودا زۆرمان دارمان چا لە ناوەندەکانی خوێندن بەڵام کە دەبووە هاوین چەندین قوتابخانە هەبوو پەیوەندیان دەکرد دەیانگۆ ئێمە پێویستمان بە تەنکەرە دەمانتانی لەگەڵ دەستگای حکومی لەگەڵ ئەندازەی پارکەکان لەگەڵ شارەوانی لەگەڵ کۆمپانیاکان لەگەڵ دایرەی ئاوێ هەمانجی دروستکەین بۆی ئاویان بۆ دابی بکات بەڵام ئایا دەکرێت ئەمە ئیلا چاو لەوان بکەین دەبێ هانی قوتابی بدەین شوێنی خۆی پاکاتەوە دەبلیوسەکان پاکاتەوە باخچەی قوتابخانە پاکاتەوە پۆلەکەی خۆی پاکاتەوە بەڵام ئێمە کاتێک بە قوتابیەک دەڵێن ئەو بەرپرسیارەتێ بگرە ئەستۆ کەسە گەورەکان ڕێگرت لەبەروی ئێمە لە تەمەنی باخچەی ساوایە بابرەی لە 4 ساڵی و 5 ساڵیەوە کار دەکەین تا 22 ساڵە کە ئاسی زانکۆکانە بەڵام تەمەشا دەکەین کە دەگەوتە سەروی 22 ساڵ ڕێگر دەبی لەو منداڵانەی کە ئێستا هەنا من دەبێ ئەوە بڵێ وەزارەتی پەروەردە هەنگاوی زۆر باشیناوە کە ئێمە پێدڵخۆشین یعنی ئەگەر سەیری بابەتە ژینگەیەکان بکەی لەناو هەر پەرتوکێکدا پرسی ژینگە زۆر زۆر بە باشی باس کراوە بەڵام ئایا چەند مامۆستایەکان چەند بەڕێوەبەرەکان چەند پەروەردەی کارەکان هانی قوتابیەکان دەدەن زیاتر لەوانەیە هەندە قوتابخانەیە بەڵێ ئێمە ناڵێ لە دەستیان بێزاری بەڵام ئەوەندە داواکاریان هەیە بۆ خزمەتکردنی ژینگە قوتابخانەکەیان ئەوەندە داواکاریشتی تریان نییە باش کاک ئاسۆ بێگومان ئەوەندەی کە لە کاری ڕێکخراوی جنابەت ئیشەکەی بێگومان ئاگاداری وەزارەتی پەروەردەشی لە پرۆگرامەکانی وەزارەتی پەروەردە بایەخی زۆر بەژینگە درراوە تەنانەت زۆر جار بە ڕێنمایی جۆرا و جۆر لەسەر باراستنی ژینگە قسەمان لەسەر بەکارهێنەری ئەو مەوادانە کردووە کە لە قوتابخانەکان هەیە وەکو ڕەحلە و واید بۆرد و ئێستا بەرەو
ئیشکردنی سمارت بۆرد دەڕۆین یا حتا ئەم پرسیارە ئەمەوێت لەگەڵ یەکێک لەو بەڕێزانی کە لێرە دانیشتووە پرسیارێکی کردووە کاک هەڵمەت نیعمەت محەممەد دەڵێت چۆن دەتوانین هوشیاری ژینگەی لە چەمکێکی تیوری ناو پەرتوکەکانەوە بگوازینەوە بۆ ڕەفتاری ڕۆژانەی کردداری لای قوتابیان تەمان یەکە لەو پرسیارە زدیانە ئەوە شیانە کە وەزارەتی پەروەردە لەو پرۆژێک کە باسم کرد زۆر بەجددی ئیشی لەسەر ئەوە کردووە حتا کۆمەڵێک شتەوە کۆوی کە کاک موسا باسی کرد ناتوانم باسی کەم لە بەرۆی دواتر ئەمە لە بۆنەیەکی دیاریکراو لەلایەن وەزارەتی پەروەردە و جنابی وەزیرەوە ڕادەگەندرێت نامێ بچمە ناو تەفاسیلەکەی بەڵام بایەخی زۆر بۆ درراوە کە بەرهەمی تاکێک بدەین کە ژینگەی بێت کاری ڕێکخراوەیش ئەمەیە یەکێکە لە وەزیفەکانی پرسیارەکەم ئەوەیە چی بکەین بۆەوەی لە پرۆگرام لە کتێب لە دیرگای ڕاگەیاندنەوە بگوازرێتەوە بێتە کردار بۆ قوتابی و بۆ تاک دەگەڕێمەوە سەر ئەو قسەی ئێمە بەرپرسیارەتی بدەینە دەست قوتابیەکان یعنی دەبێوا لە قوتابی بکەین هەست بەرپرسیارەتی بکە ئێمە ئەگەر لە ماڵەکانی خۆمان قوتابیەک یان منداڵەکانمان ئەگەر گڵۆپێک نەکژێنتەوە ئەگەر مڕافەکەی پیس بکە ئەگەر ئاوێک نەگرێتەوە ئیزراعاتی لەگەڵ دەکەین یان هۆشیاری دەکەینەوە بەڵام لە قوتابخانە ئەگەر شتێکی وای بەرامبەر بکرێ لەوانەیە داک و بابەکان ڕێگر بن دەبێ ئێمە بە نمونە چەند قوتابخانەیەک وەرگین بزانین چەند سەرکەوتوو دەبین دەبێ وە بکەین بیکەینە کردداری قوتابیەک کە پێی هاوێشتە ناو قوتابخانە دەبێ بزانی ماڵی خۆیتی دەبێ بزانیتن پاچی بکاتەوە ئەگەر پاچی نەکاتەوە چاوەڕێی بکە ئەو ژینگە پارێزەی کە ڕۆژانە قوتابخانەی بۆ دەشوە ئەو ڕۆژانەی پاژماوەکانی هەڵدەگرتەوە ئەوش پاژماوەی زیاتر دەکات لەبەرەوەی داچی لە ماڵێ لێ ناگەڕێتن ئەو هەزبڵی لەسەر مافورەکەی فڕێدات بەڵام حتا قەڵەمەکەش کە تیژ بکە لێ ناگەڕێت لە ماڵێ لەسەر مافور فڕێدا بەڵام لە قوتابخانە لە هەرچی فڕێدەدا با فڕێ بدا دەستخۆش زۆر سپاس کاکاسۆ بێگومان لە بەشی ڕاستپاردەکان و ئەو کۆمەڵە تێچوانی کە بۆ من هاتوون گفتوگۆ دەکەینەوە کاک دکتۆر عەبدوڕەحمان سەدیقە و پەیوەندیەی کە دکتۆر سەراج باسی کردەمەوێت دووسێ خولەکی بەلایانی کەم بدەینێ ئەوان ڕاستە کۆمەڵێک توێژینەوەی زانستی بەردەوام لەسەر ژینگە لەسەر چاکردنی ژینگە لەسەر مەترسیەکانی جیهانی بۆ ژینگە بەرهەم دێنن بۆ نمونە قوتابی ماستەر دکتۆرا وێڕای ئەو توێژینەوە سمپڵان و بچووکانی کە لە بەکەلۆریۆسەکرێن ئەو دەڵێت پێویستە شوێنێک هەبێت بە دوواداچوونیەوە بکات جەنابەت هەموو کۆوەی کە پێشتر وەزیری ژینگەی عێراقی بووی هەموو کۆوەش سەرۆکی دەستەی ژینگە بووی تاوەکو ساڵی پاریش بێگومان بە بۆنەی خانەنشینی ئەم پۆستەی بەجێهێشت پیرۆزت بێت ئەمەوێت جەنابی ڕاوێژکاری بێگومان ڕاوێژکاری لەسەر مەسەلەی ژینگە ئەرچی چییە ئەمانە کۆ بکاتەوە بەڵێ پرسیارەکە پەیوەستە بە بوارێکی سەرەکی ئێوە هەمووتان دەزانن ئەو پەرلەمانتارەی لە نێو پەرلەماندا پێشنیازە یاسایەک پێشکەش دەکا پەرلەمان بۆی نییە بڕیاری لەسەر با و کۆتایی پێبێنێ ئەگەر جەنبە و لایەنێکی دارایی هەبوو چونکە حکوومەت پرۆژە یاسا دەنێرێ بۆ پەرلەمان ئەو پرۆژە یاسایی کە حکوومەت دەینێرێ بۆ پەرلەمان حیسابی باری دارایی حکوومەتی کردووە بۆیە پێی دەڵێن پرۆژە یاسا بەڵام پەرلەمانتار هەموو ڕۆژێک پێشنیازە یاسای هەیە بۆچی سەرناگرێ لەبەر ئەوەی لایەنێکی دارایی تێدایە حکوومەتیش پێی نەگوتووە من ئامادەیم تێدایە لە ڕووی داراییەوە ئەو پێشنیازە یاسایە ئێوە دەیکەن بە بڕیار قبولی بکەم کەواتە پرسیارەکە لێرە پێشنیازێک هاوڵاتێک پێشکەشیەکە زۆر گرنگە پارەی تێناچێ بەس توێژینەوە لایەنێکی دارایی هەیە توێژینەوە باس توێژینەوە یعنی وەکو بڵێ ئاسان جێبەجێ ناکرێ کاتێک کە تەماشاکەی تۆ توێژینەوەیەکت هەیە ئەم توێژینەوەیە ئەڵێ وەزارەتێک یا دەستەی ژینگە جێبەجێ بکە یا هەر وەزارەتێکی دیکە ئەو وەزارەتە پارەی پێویستە ئێمە ئەو هەرێمەین کە لە 2013ەوە تا ئێستا بودجەمان نییە ئێستا وەفدمان ئەچێتە بەغدا دەڵێ ئەم ساڵ بۆ 27 بودجە بۆ یەک ساڵ بێت و بەشی بودجەی خۆمانمان هەبێ و دیار بێ وەختیەکە تۆ بودجەت نەبوو لە بەردەستا و نەتزانی گیرفانت چەندی تێدایە ناتوانی هەموو پێشنیازە یاسا و هەموو پرۆژەیەکت کە بۆ دێ جێبەجێ بکەیت چونکە ئەو بەڕێزەی توێژەرەکە کە کردوویەتی نەیزانیوە تۆ هەتە یان نیتە ئەمە گرفتێکی زۆر سەرەکیە هەر لێرەدا یعنی قسەیەکم بیرکەوتەوە دەڵێن سەرکردەیەکی سەربازی لە شەڕدا دۆڕە ئیدی بەرپرسی سەربازی سەروی خۆی بانجی کرد گوتی لەبەر چی ئەو شەڕەتان دۆڕاند گوتی لەبەر سێ هۆکار
یەکەم فیشەک نەما، دووەم وتی بوەست کە فیشەک نەما دووەم و سێم تازە نییە تۆ شەڕ بە چێکە شەڕ بە فیشەکە کرد. ئەم بابەتانە هەمووی لایەنی دارایی هەیە، لایەنی مالی و چۆنەڵێ پێویستی دارایی هەیە. لەبەر ئەوە یەکێکە لەو هۆکارە سەرەکیانەی کە ئێمە لە حکوومەت هەرێمی کوردستاندا بە شێوازێکی سەرەکی ئەگەر بیبوایە وەزارەتەکە لە پاڵ پێدانی موچەی کارمەندەکانی لە بودجەی پەرەپێدانەکەی شتێکی لەبەر دەستدا نییە کە ئەگەر هەی بواە خۆی ڕاگەیاندنی دەکرد دەیگوت توێژینەوەیەکمان پێویستە لەم بوارەدا و بەم شێوازە و بەم شێوازە و چێ پێشکەش دەکە. ئەوە خاڵێکی زۆر سەرەکیە. ئێمە شتێکی ترمان کرد بەلای کەمەوە بۆ ئەوەی کە ژینگە لە خوێندنی باڵا بایەخی پێ بدەین، سێرمان کرد خەڵک بۆ ناچێ بۆ ژینگە، خەڵک بۆ ناچێ بۆ ژینگە لەبەر ئەوەی کە گرفتی دامەزراندنی هەبوو، یعنی پلەی وەزیفی پێنا ئەدرا. لە 4/1/2022 داوایەکمان کرد لە ئەنجومەنی وەزیران کە دەرچوانی ژینگە لە هەرێمی کوردستان وەکو چاودێری ژینگە لەسەر کەرتی تایبەت دابنرێن. لە 2/2/2022 ڕەزامەندیمان وەرگرت، لە 16/3/2022 لە وەقایعی کوردستانی بڵاو کرایەوە. ئێستاکە بەس لە هەولێر لە فەرمانگەی ژینگەی هەولێر زیاتر لە 350 دەرچووی ژینگە وەکو چاودێر لەسەر کەرتی تایبەتن و هیچیان موچیان لە 500,000یش کەمتر نییە. ئەمە مەبەستمەوە بۆ بڵێم ژینگە بۆ ئەوەی بەرەو پێش بچێ هەمیشە پێویستی بەو لایەنە دارایی هەیە. لە مەسەلەی زانکۆکانیشا ئێمە لە هەرێمی کوردستانە بە زانکۆی حکومی و ئەهلی نزیکی 34-35 زانکۆمان هەیە. بەو مەرجە لەگەڵیان کۆبووینەوە گوتمان هەر زانکۆیەک بەشی ژینگە بکاتەوە ئێمە لە بۆردی خۆمانە پەیوەندی لەگەڵا ئەکەین. بەشی ژینگە لە زانکۆی سەلاحەدین زانست، دوای لە سلێمانی لە نۆڵێج ئەندازیاریان هەبوو سەردانمان کرد لای دکتۆر ئەحمەد، ینی بۆ ئەوەی بیکاتەوە چونکە دەرچووی ژینگە دادەمەزرێ، دەرچووی ژینگە دادەمەزرێ بە بڕیاری ئەنجومەنی وەزیران لە 2/2/2022. ئەوە هەموو ئەم بابەتانە لە وڵاتان کە توێژینەوە ئەکرێن فەندێکی بۆ دادەنێن پێشوەخت پێی دەڵێن ئەوە تێچووەکەیە ئەم توێژینەوەی ما بکە. توێژینەوەکانی لای ئێمە ئەو بە ڕێزە ماندوو بووە کردوویەتی، بەڵام حسابی ئەوەی نەکردووە ئەم وەزارەتە لە توانایدا نییە ئەو توێژینەوەی بخاتە ئەمری واقع چونکە دارایی لەبەردەستە. زۆر باشە، دەستخۆش کاک دکتۆر، لەبەرەوەی کاتەکەم ڕوو لە تەوابوونە تێچوەکانیش لێرە زۆرن ئەو کۆمنتانێکە بۆمان هاتوون. بەشی زۆری ئەرچی وەزارەتی پەروەردەی قوڕستر کردووە یان داواکارەکانیان بۆ وەزارەتی پەروەردەیە لەوەی کە پێویستە خول بکرێتەوە، لەوەی کە پێویستە گرنگی لە باخچەی ساوانەوە تاوەکو ئامادەی پێ بدرێت. دکتۆر ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردە کۆمنتێکی نووسی، بەگومانە من نەمیست باسی ئەو پرۆژە بکەم، لە پرۆژە استراتیژیەکە 5 نمرە دراوەتە هەر مامۆستایەک کە بۆ یەکەمین جارە لە مێژوی وەزارەتی پەروەردە گرنگی بەو شێوە بە ژینگە دەدرێت. هەر مامۆستایەک بەبێ جیاوازی پسپۆڕی لە مامۆستای کوردیەوە بۆ مامۆستای هونەر، لە وەرزشەوە بۆ کیمیا و فیزیا، بۆ کۆمەڵایەتی و تاریخ و جوگرافیاش هەر مامۆستایەک 5 نمرەی لەبەردەستە کە ئەمە موافقەتی ئەنجومەنی وەزیرانیشی هەیە لە ساڵێکدا دەدات بە قوتابی ژینگە دۆست. ئەمە بۆ وشیاریە، بۆ تەشجیعکردنە، بۆ ئەوەی قوتابی هەم بدرێت. جگە لەمەش بۆ سەوزکردن پرۆژەمان هەیە بە تەنسیقکردن لەگەڵ وەزارەتی شارەوانی، وەزارەتی کشت و کاڵ و لە هەما کاتدا وەزارەتی ڕۆشنبیریش و دەستەی ژینگەش. بۆیە شەمە مژدەیەکی خۆشە و کۆبوونەوەشمانیان ئەو پانێڵەشمان زیاتر کۆکردنەوەی کۆمەڵی کلاس پاردەیترە بۆ ئەوەی بتوانین لە پرۆژەکە جێبکەینەوە. کاک موسا، بێگومان ئەم قسە زۆر ڕاستە کە ئەم سەربازێک کە دکتۆر فەرمووی کە گولەی فیشەکی پێ نەمێنێت ئیتر دووەم و سێم و چوارەم و پێنجەمیش دکتۆر نەکرد دووەم و سێم باتڵ دەبێت لە قەیرانێکی گەورە داین بەداخەوە، بەڵام وێڕای ئەوەش شتی باش بۆ ژینگە کراوە. پێتوانە ئەرچی دەستگای خێرخوازی بارزانی و هەموو ئەو دەستگایانەیە کە کاری خێرخوازی دەکەن ئەوەیە کە ئەم بۆ شایە لە ڕووی مالیەوە پڕ بکەنەوە بۆ ئەوەی پاراستنی ژینگە چکە خۆتان نەزانن ژینگە ئەگەر ژینگەیەکی باشمان هەبێت تەندروستیەکی باشمان هەیە، ئەگەر ژینگەیەکی باشمان هەبێت بەداخەوە یعنی
کەیستا چاکسازیەکانی مە ئەوانەی خەڵکی تێدا بێت کاریگەری لەسەرەوەش دروستەکە خەڵک لە چاکسازیەکانیش نابێت و پەیوەندی لەگەڵ هەموو ئۆرگانەکانی ترەیە. دەستگای خێرخوازی بارزانی پرسیارەکەم دوو بە شاگرد بە کورتی وەڵام دێ و یەکەم مەتوانێت بودجەیەک بۆ ئەمە دابنێت و زیاتر فۆکەسی بخاتە سەر یەکێکی لە کۆمنتانەی بۆ هاتووە باسی ئایزۆ دەکا دەڵێ پێویستە هەموو دام و دەستگاکانی حکوومەت ئیش لەسەر ئایزۆ بکەن پێم وایە وەش باگراوندێکتان لەو بوارە هەیە ئایا ئیشتان لەسەر ئایزۆ ژینگەیش کردووە ئەو دوو وەڵامم دەوێت. پێش بێمە سەر ئەو بابەتە حەزم لێە ئەگەر ممکن بێ و کات هەبێ هەندێک قسە لەسەر قسەکانی کاک ئاسۆهی جەنابی دکتۆریش بکەم. ئێمە هەموو هەوڵێکمان دەبێ ئەوە بێت بەڕاستی کەسایەتیەکان سەرمایەدارەکان حتا کەسایەتیە ئیداریەکان بەو بابەتە ژینگەی و ڕێکخراوەیانەوە گرێ بدەینەوە. هەموومان ئەزانین کێشەی نەبوونی بودجە کێشەیەکی گەورەیە لە موسسات لە حکوومەتدا لە هەموو کایەکانی تری ژیاندا ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە و بەشێکی زۆری پرۆژەکانیش دەبێنی لەنگیان تێدەکەوێت یان ناتوانن سەرکەوتوو بن بۆ ئەمە دەگەڕێتەوە. بەڵام ئەمە معنایەوە نییە کە ئێمە دەستەوەستان لەوە بوەستین ئەبێ بەردەوام بین و بە تایبەتیش ئەوەی کە ئاماژەم پێدا گرێدانەوەی خەڵکێکی متەمەکن خەڵکێکی خاوەنی ئیمکانیات خێرومەند بەو کارە مستەقبەلیانەوە بەڕاستی. واگە نمونەیەکی کورد بێنمەوە ڕەنگ بێ بارودۆخی من نامەوێ زۆر شڕۆڤە بکەم لەسەر ئەوە بارودۆخی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران لە هەموو ڕوویەکی ئابوووریەوە زۆر لێرە خراپتر بێت. بەڵام هەمووتان دەزانن بە حەزاران کەس خۆیان تەرخان کردووە بۆ ژینگە پارێزی. ئێستا بەدەیان ڕێکخراوی ژینگە پارێز لە کوردستانی ئێراندا هەن پرۆژەی گەورە هەڵمەتی گەورە کاری زۆر گەورەیش دەکەن لە بابەتی ژینگەییدا. وم پێم وایە ئەبێ ئێمە سست نەبین لەوەیەوە ئێمە هەمومان دەزانین کێشەمان کێشەکان سیاسین کێشەی گەورن کێشەی قوڵن بەڵام معنایەوە نییە کە ئێمە دەستەوەستان بوەستی لە بەرامبەر ئەم کێشانەدا ئەبێ بژوولەینەوە بەڕاستی ئەبی هەنگاو بە هاوێژین ئێمە ئازانین مەسەرەن ئەگەر نمونەیەکی زۆر بەسیتان بۆ بێنمەوە ئێمە بابەتی بەداخەوە مخدرات مادەی هۆشبەر ئێستا کێشەیەکی زۆر گەورەیە لە کوردستاندا و هەموو برادران ئەوانەی کە لە بواری ڕێکخراوەی ئیش دەکەن ئەزانن ئێستا فەندی نێودەوڵەتی بۆ عێراق و بۆ کوردستان ئەتوانم بڵێم هەر نەماوە ئەوەندە کەم بووە. بەڵام محاولەمان کردووە کە بە بەهای 2 ملیۆن دۆلار موسسەیەکی بیانی LDSی ئەمریکی لەگەڵ ئێمە مشارەکە بکە لەو بابەتە. من وەکو نمونەیەک دەڵێم کە ئەبێ هەوڵ بدەین بەڕاستی ئەبێ خۆمان ماندوو بکەین لەو ڕوەوە بۆی بتوانین ئەو یەکانگیریە دروست بکەین ئەو تێکەڵیە دروست بکەین لە ناوبینی خەڵکی خۆماندا ئێمە ئەزانین فعلەن مامۆستا تەڵەب قوتابیەک کە تازە زانکۆ خەڵاس دەکەێت ئیمکانیاتی نییە ئەزانین کە منەزەمەیەکی NGOیە هیچ ئەزانین پێشتر ئەنی بابەتی جیاجیا هەبوو دەرگای جیاجیا هەبوو بۆ هاوکاریکردن بەڵام بەداخەوە ئێستا نەمایە بەڵام هەموو ئەوانە ئەبێت ئێمە بەردەوام بین لەسەر ڕێیتر هەیە ڕێگای تر هەیە و ئەگەر کەمتریش بێت ئەگەر بە ماندیبوونی تریش بێت ماندیبوونی زیاتریش بێت بەڵام مەجای تێدا هەیە کە ئێمە گرنگی بەو بوارە بدەین و لە هەمووشی گرنگتر وەکو کاک ئاسۆ باسی کرد بەڕاستی هەوڵدانە بوو ئیشکردن لەسەر تاک منداڵەکان کە خۆیان بڕیار بدەن لەو بابەتەوە ئەوانە بابەتی زۆر گرنگن ئێمە حتا لە کۆمەڵێ بابەتی ترەوە ئەبێ واڵێ بکەین ئەو خۆشەویستیە دروست بکەین کەسێک بۆ مردووی خۆی دار بچێنێت کەسێک بۆ خۆشەویستی خۆی دار بچێنێت یعنی لە هەر بابەتێکی جیادا ئێمە محاولە بکەین کۆمەلگای خۆمانەوە خەڵکی خۆمانەوە بەژینگە گرێ بدەین. باسی ئایزۆ و کاری مەنەجمنت کرا ئێوە وەکو دەستگای خێرخوازی بارزانی ئیشتان لەو پرۆژە کردووە؟ هەنگاومان بۆ هاوێشتووە بەڵێ ئەمانە بابەتی زۆر گرنگن ئەو لایەنە ئیداری و زانستیانە خۆتان دەزانن بابەتی زۆر گرنگن و وەکو ئاماژەشم پێدا لە بیدایەتەکەی بەخوامە پێمان خۆشە ڕای بگەینین ئەنجامەکان بە چ شێوازێک. کاک دکتۆر سەراز کاک موسا دژەڕابوو لەگەڵمان لەسەر مەسەلەی بودجە من شەر پێش پێم وا بوو کە بودجە موهیمە گرینگە بەکاربەر بێت بۆ ئەوەی کە
ئاستی پاراستنی ژینگە بەرەو باشتر بکەین بەڵام کاک موسا ڕایەکی جیاوازتری هەبوو کە ئەمەش ئەسلی بابەتەکەیە بۆ نمونەی بە وڵاتە دراوسەکان هێناوە کە لە قەیرانێکی دارایی قوڵتریشن بەڵام دەیان ڕێکخرا و دەستە و هاوڕێی ژینگە و کۆمەڵێک خەڵکی خۆبەخشیان هەیە کە ئاستی وشیاری ژینگەی هەمیشە بەرەو بەرزتر دەکەن جەنابەت وەکو کەسێکی ئەکادیمی و مامۆستای زانکۆ تا چەند پێت وایە کە وشیاری و چاندنی وشیاری پێویستی بە بودجە نیە بەڵکو لەسەر مستەوایەکی دام و دەستگای لەسەر ئاستی ئەرچی دام و دەستگای حکومیە وەکو وەزارەتی پەروەردە وەکو وەزارەتی خوێندی باڵا بە هەموو کۆلیژ و زانکۆ و بە هەموو ئەو کارکترانێک کە لەگەڵ ئیشەکات وشیاری ژینگەی پێویستی بە پارە نییە ئەوە کاک موسا دەڵێت تا چەند پێویستە زیاتر و ئەرچی وەزارەتی پەروەردە و خوێنی باڵا بۆ ئەم بابەتە بەمە زەندەی من پێویستی بە بودجە هەیە لەبەر یەک شت ئێمە لە وڵاتی ئێمە وڵاتێک هەرێمێکین هەرێمیی نوێین کەم و کوڕیەک جار زۆرمان هەیە ئەو نەوەی ئێمە کە ئێستا هەمانە نەوەی خۆمان منداڵەکانمان حتا با بڵێن گەورەکانیش لەبەر ئەوەی لەسەر شتێکی تۆخمە و دروست ڕانەهاتوون کە تۆ ئێستا دەتەوێت هەموو شتێکی وا لێ ڕابینی کە بڵێ دەبێت تۆ ژینگەت خۆش بێت دەبێت کاری خۆبەخشی بکەیت دەبێت هەندێک بابەت هەیە لەوانەیە ئەو کەسە ناتوانانی قەناعەتی پێبینێ ئێمە دایمەن سەبەبەکەش لۆ چی دەگەڕێتەوە ئەگە سیرکە لە هەموو وڵاتێک هەمان ئەو گرفتانێک کە لای ئێمە هەنا وەکو وانش بەڵام ئێمە بە بەردەوامی فێرکردنی ئێمە چ لە قوتابخانە چ لە زانکۆش لەسەر ئەساسی هەبوونی گرفت نییە واتە فێرکردن لەسەر ئەساسی گرفت واتە گرفتێکت هەیە چۆن بتوانانی بێ ئەو گرفتەی بدەیە چارەسەری بکاتن تاوکو بابەتەکەی لەلا خۆشەویست بی ئێمە شتێک کە بەڕۆتینیات ڕۆیشتون واتە نەوەکەت لێڕانە هینایە کە بتوانی کاری خۆبەخشی بکات ببێ ئەوەی لایەنی مادی پاڵپشتی بکرێت من خۆم لە زانکۆ وەکو مامۆستا زۆر جار هەندێزە پرۆژە دەدەمە قوتابی دەڵێم لایەنی مادیش پاڵپشتی دەکەم بەس ئەتو ئەگەر بتوانی بیت ئەو کارە بکەیت کە خزمەت بە ژینگە بگەینیتن قوتابی ئەو ئامادەکاریە تێدانی ئەو کارە بکاتن ئەمە ژوا دەگەینیتن تۆ دەبێت نەوەکە ڕابێنی لەسەر بابەتە واتە ژینگەی لەلا خۆشەویستکەی بۆی لە سەرەتای پرسیارەکەمت وتم دەبێت تو بزانی ژینگەت ژیانە واتە تەندروستی خۆتە ئینجا تو دەتوانی ئەو کارە پەری پێ بدەیت تاوەکو ببیتە ئەخلاقی خۆت ببیتە ڕەوشتی خۆت ببیتە هەر کارێکە لەو ڕنگدانەوەی لەسەر تۆ هەبیت من بەمە زەندەی من ئەگەر تۆ لە لایەنی پراکتیکی چونکە ئێمە لە لایەنی پراکتیکی چ لە قوتابخانەکان چ لە زانکۆش تا ڕادەیەک لاوازین لاواز چییە من لە قوتاب لە زانکۆ دەتوانم قوتابی فێرەوە بکەم چۆن بتوانی ئاوێک بۆم چارەسەر بکەی بە شێواز و بە ڕێگای جیاواز ئاوێکم بەدەست بکەوی تاوەکو بتوانم لۆ خەڵک بەکاری بینمەوە بە تێچوێکی کەمتر لەوانەیە کەمێک ئەستەم بیت دەتوانم بڵێم جۆرێک لە چارەسەرم بۆ بدۆزەوە بۆ ئاوی پیس وەرە لەگەڵم کار بکە تاوەکو بتوانین سوودی لێوەر بگرین ئەو شتەش ناتوانم بیکەم واتە کە دێ سەرکاری پراکتیکی واتە کاری کردداری ئێمە لای ئێمە ئەوە لاوازە خاڵێک تریش زۆر گرنگە هیچ کارێکی خۆبەخشی یان هیچ کارێکی حتا لە زانکۆش کە دەیکەی بە تەواوی سەرکەوتو نابی ئەگەر چەند لایەنێکی تێدا بەشدار نەبیت من لەوانەیە باسی ژینگە دەکەم بەڵام ئەگەر لە ژینگە بواری کیمیا بواری تەندروستی بواری یاسا ئەوانە هەمووی لەناو بابەتەکە جێگای نەبیتەوە من ناتوانم خزمەتە بخەم دەست خۆش بێت کاک ئاسۆ دووخولەک بۆ جەنابەت لەسەر پەیوەندی نێوان کاری ڕێکخراوەی و ژینگە لەلایەک پەروەردە ژینگە ڕاستپاردەکەی خۆتم پێ بڵێ یانەگەلێت بپرسم ڕاستپاردەیەکم پێ بڵێ بۆی وەزارەتی پەروەردە لە ساڵی داهاتوو لە ئێستا بەرەو دواوە بیکات بۆ وشیاری ژینگەی پێویستە چی بکات فەرمو لە دووخولەکدا من دەستخۆشی لە جەنابی وەزیر دەکەم کە ئەو پێنج قاڵ دیاری کراوت پێنج دەرەجەی بۆ هەر قوتابیەکەوە بتوانێت خزمەت بە ژینگە بکاتن دەستی خۆش بیت جەنابی وەزیر سیوێکی سێشی دیاری کرد بۆ ڕۆژی ژینگە ئەوەش دەستکەوتێکی تری جەنابیانە من داوا لە بەڕێز دەکەم ئێمە ئەو ساڵ بەتەماینە چاپ قوتابخانە هەڵبژێرین بۆی مەتارێ ئاویان بدەنێن نابێ هیچ چیزتر بەکاربێنن لەبەرەوەی ئێمە لە ساڵانی ڕابردوو لەگەڵ کۆمەڵە قوتابخانە پێداویستی ژینگەیمان دەدانێت لەوانە بەشەکیان لێرە ئامادەنە قوتابخانەکان هەر یەکی بای 2 ملیۆنی بە هەموو پێداویستەکانمان دەدانێت بە هەمانجی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر و دەستەی ژینگە و لایەنە ژینگەیەکان هەمانجێکی باشمانەیە لەگەڵ لایەنەکان بەڵام ئەگەر ئێمە بتوانین ئەو مەتارەی لەسەریان کوو قوتابخانەیەکی ناحکومی دەتوانین لەسەری بکاتە مرد
ئێمەش دەتوانین ئەوە بکەینە مەرج بۆ هەموو قوتابخانەیە کە مەتارەیەکی تایبەت بەخۆی هەبی لەوانەیە بە 2000 3000 بی یەک ساڵ استفادە ئەگەر جەنابی وەزیر سپاسی دەکەم ئەگەر بتوانێتن لە هەموو کوردستانیش ناتوانێت لە چەند قوتابخانەیەک بتوانین ئەوەی بکەینە مەرج زۆر باش دەبی. دوو پشتێنەی زەوزایی کە لە دەرەوەی هەولێرە بەڵام ناوەندەکانی خوێندن بە هەمانجی دەستەی ژینگە و وەزارەتی کشتتوکاڵ سەوزاییەک لە پرۆژەی لە بڕی سەوزکردن بەشداری پێ بکاتن و ئێمە لێرەوەش ئەو بەڵێنە دەدەین پار نزیکەی بڵێن 200 مامۆستامان خوڵ پێ کردیا ئەم ساڵ ئامادەینە 400 مامۆستا خولی ژینگەییان پێ بکەین بۆ ئەوەی بتواندرێتن کارەکانیشمان هەموو خۆبەخشیە. ڕاستە ئێمە قەیرانی دارایی هەبووە بەڵام ئێمە بەردەوام بووینەوە نەوەستاوین حتا ڤیددیۆیەک حەز دەکەم ناوی ئەو قوتابخانەیە بینە قوتابخانەی ئەستێرە بڵاوی کردەوە کە یەک سیمیناری هۆشیاری ژینگەی ناو گۆڕەپانی زیاتر 1 میلیۆن کەس بینەری بوو. یعنی چاوەڕێمان دەکرد جەنابی وەزیر شکر تەقدیرێکمان بداتێ بڕوا بکەن ئەوەندە دەنجی داوە. یعنی لەسەر هاتوچۆ بوو لە ناو بابەتەکاننا باسی هاتوچۆمان کرد نە وەزارەتی ناوەخۆ نە پۆلیسی هاتوچۆ کەس بەمەی نەگۆ دەست خۆش بی بەڵام ئێمە لە بیدایەتی ساڵ بۆ حسێب کە بەردەوام بووینە تا ئاخریش چاوەڕێی دەستخۆشەکەمان نەکرد بۆ لەبەی ئەرکی خۆمانە کاری خۆمانە بڕیارماندا بە خۆبەخشی خزمەتی ژینگەی کوردستان بکەین پێویستمان بە پاڵپشتی هەموو لایەتیشە. ئەگەر دەسەڵاتی ئەوە مەبێت کە بەڕێوەبەری گشتی دیوانم سپاس و پێزانتان نەکەین سپاس. کۆمەڵێک کۆمنت هاتووە بەڕاستەکەی بۆەوەی وەڵام وەربگرن بەشێکیان خستمە سەر پرسیار وەڵام و تێیدا بوو بەشێکی دیکە بەختیار ئەحمەد باس لە پەیوەندی نێوان وەزارەتی پەروەردە و ڕاگەیاندن دەکات کامەران علی حوسێنکردنەوەی خوڵ زۆر گرنگە لەناو پەروەردە خەولە خان دەڵێ پێویستە پەروەردەی ژینگەی لە سنووری وانە و کتێب تێپەڕێت و بێتە پراکتیکی هەموو ئەو کاک حکمە سلێمان بە هەمان شێوە پێی دەڵێ پێی وایە کە وشیاری پێویستە لە قوتابخانەکان هەبێت هەموو ئەو پرسیارانەی تریشکە لەوێ هەبووە گرینگە لەوێ ینی کە پرسیاریان ناردووە من بەوە کۆتایی پێدێنم کە پرۆژەی هاوڕێی ژینگە پرۆژەیەکی ستراتیژیە بۆ ژینگە تێیدا لە نێوەندەکانی خوێندن لە قوتابخانەکان ئەرچی مامۆستا و قوتابی دیاری دەکات کە دواتر لە ڕێگەی دکتۆر ئالان و لە ڕێگەی وەزارەتی پەروەردەوە دەخرێتە ڕوو. من هیچ شتێکم نەما جگەلەوەی کە سوپاسان بکەم بە ڕێزان مامۆستا عەبدوڕەحمان سەدیق ڕاوێژکار لە ئەنجومەنی وەزیران کاک موسا ئەحمەد سەرۆکی دەزگای خێرخوازی بارزانی دکتۆر سەراز محەممەد مامۆستای زانکۆ هەروە کاک ئاسۆ شکاک سەرۆکی ڕێکخراوی ژینگەی زۆر سپاس کە لەگەڵ ماموو داوا لە بەڕێز دکتۆر ئالان حەمەدسەعید دەکەم کە وێنەی ئەرشیفیمان لەگەڵ بگرێت سپاس.